ئەندامانی بەشداربووی زانست و تەکنەلۆژیاتی کۆماری ئیسلامی ئێران کە گروپێکی زۆر بەتوانا و پڕزانست بوون لە پێنجەمین پێشبڕکێی جیهانی کۆتایین کار و کردەوەکانی خۆیان لە وڵاتی سویسڕا نیشاندا بوو. لە وڵاتی خۆشەویستمان گوڵبارانیان دەکەین. پاڵەوانەکان بە شایستەیی گەڕاونەتەوە. خاتو سەرکار دکتۆر سامان هێمنی سوپاسیان دەکەین. بە ناوی تەواوی شەهیدەکانی ئێران پیرۆزباییەکی گەرم لە پاڵەوانەکانی وڵاتمان دەکەین. هیوادارین هەر سەربەرز و سەرکەوتوو بن و بەخێر بێنەوە بۆ وڵات. هەمیشە مای شانازی وڵات بی خاتون. سپاس، زۆر سپاس. دەکرێت داوای ئەوە بکەم سەبارە بە سەرکەوتنەکانتان زانیاری بە بینەرەکانمان بدەیت؟ ئەم کۆنفرانسە زانستیە هەموو ساڵێ لە وڵاتی سویسرا ئەنجامەدرێ. لەم ساڵدا گروپی ئێرانی توانی لە ئەنجامی کار و چالاکیەکانی بە شێوەیەکی نوێ پلەی دووەم بەدەست بهێنێت. ئەوە شتێکی باش بوو. دڵنیام زۆرێک دایوێت لە شوێنی بەڕێزت بن. هیوای بەڕێزت چییە؟ هیوا خۆزگە دایکم لێرە دەبوو. بەڕێزیان دەوێت دایکی منداڵەکە ببینێت و شانازی پێ بکات. خاتو دکتۆر دەکرێت بڵێن ئێستا چه هەستێکت هەیە؟ دیارە کە خۆشحاڵم. بەڵام ئەم خۆشحاڵیە بڕوخسارتەوە دیار نییە. هۆکارەکەی ئەوە نییە کە پلە یەکەمت بەدەست نهێناوە؟ ئێستا بەخۆشی تێپەڕی؟ هەمووی کار بوو. بەڕاستی کارێکی ماندووکەر بوو. کاتێک سویسرا ماندووکەر بێ ئیتر ئێرە شوێنی خۆی هەیە. زۆر حەزم دەکرد بزانم لەم دنیادا چی دەیتوانی تۆ خۆشحاڵ بکات. بەڕاستی من مەبەستێکی ڕاستەقینەم هەیە، نەک خەون و خەیاڵ. من پێویستم بە دەروون ناس نییە. ئەی ژیان، ئەی شادی، هاتوچۆ، دەنگ، هاوار. ژیان تەنها هەبوونی منداڵ نییە. بەڕای تۆ ئەمە کەمێک نائاسایی نییە؟ لەو کاتەوەی کە لە سەرەتای ژیان ویستمان گەشتێک بکەین هەرگیز کاتن نەداوە، بەڵام هەمیشە بۆ گەشتی کارەکانت ئامادەی. یان هەمووان ژیانیان بەم شێوەیەیە یان من کێشەیەکم هەیە تا ناوی ڕاوێژکاری خێزانی ئەوەی تریان خۆمەیزانم. زۆر باشە دێم، بەڵام تەنها یەک دانیشتن. باشە، بەڵێن دەدەم پەشیمان نەبیەوە.
واتە ئەوڕۆ بەخۆشی تێپەڕی ناوازە بوو هەموو هاوڕێکانم بانگ کردبوو. کارتی میمانداریەکە بەشی کرد؟ بەڵێ تەنها نیلۆڤەر نەهاتبوو بەیانی پێی ئەدەم. چیترتان کرد؟ شارێکی نوێ فێر بووین. گورگێکی ناشرین زۆر بەفێڵ بوو، زۆر بە هێواشی ڕۆژت بۆ لای مەڕەکان. مەڕەکان زۆر لە خەوێکی ئارام بوون، لەژێر ڕووناکی مانگە شەو بوون. لە ناکاو سەگی مێگەلەکە بە ئاگا هات، لە بوونی گورگەکە بە ئاگا بوو، بە تەواوەتی هەمویان بە ئاگا بوون. گەر تۆش توانیت و بیت و من بگریت، ئەوە دیاریەکە بە دایکم دەدەم. یاسەمین! یاسی! یاسەمین! یاسەمین! گوڵی نێرگزم هەیە، گوڵی تازە، گوڵ بەڕێز فەرم و خوشکم. ئەوەشیانم پێ بدە. سوپاس. بەسەر چاو. بیر لەوە کردەوە کە چی هیوایەک بخوازی؟ سڵاو ماندوو نەبی. زۆر سپاس. تۆ چۆنی گوڵێکیان؟ بەیانی ڕۆژی لە دایک بوونمە ناپورێکیان هەم لە بیرمە هەمیش کۆمەڵێک شتم بۆ ئامادە کردووی لێرە نییە. بڕۆ سەرەوە دێم لەگەڵ دایکت ئامادەی دەکەین. ڕاکە بە قوربانی کچە جوانەکەم بم خواد لەگەڵ. ئێستا لەبەرت کردو دایکە پیس دەبی ها؟ دەبینی پورە مهری هێشتا ژوورەکەشی ئامادە نەکردووە. ئێستا تۆ شتێکی بۆ بکە. یاسەمین خاتوونە ئێستا کەش دەڕوات و ژوورەکەی ڕێک دەخات. بمبورن هەڵە بووم. هیچ نییە دایکە بڕۆ بخەوە. دایکە گیانی دایکە ئەتوانم ئەم شەو لای تۆ بخەوم؟ نادایکە هەر کەسە لە شوێنی خۆی. من دەترسم. ترسی ناوێت تەواو بوو. بڕۆ ئێستا بخەوە. آخر خەوێکی ناخۆشم بینی. زۆر باش وەرە. زۆرێک لە مرۆڤەکان شەوانە خەوی ناخۆش دەبینن، بەڵام هیچ هۆکارێک نییە کە بترسن. آخر تۆ ون ببووی، من بەردەوام بە دوات تا دەگەڕام، تۆم نادۆزیەوە. من هەموو شوێنێکی تاران بە باشی دەزانەوە، دڵنیا بەکەون نابم. باشە دێ ئێستا بخەوە. دایکە گیانەکەم تۆ چەند منت خۆش دەوێت؟ زۆر. ئەگەر تۆ ڕۆژێک لە لای من بڕۆی من چی بکەم دایکە؟
ئازیزەکەم چۆن کەسێک دەتوانێت ئەو کەسێک کە خۆشی دەوێت بە تەنها جێبهێڵێ؟ بۆچی باوکم ئێمەی خۆش نەدەویست؟ باشە بۆ ئێمەی بەجێهێشت؟ ئێ باوکت لەگەڵ زۆرێک جیاواز بوو. ئەو شتێک لە ناخیدا بوو کە ناچاری دەکرد بڕوات. نەکاتۆش بڕۆی دایکە. من هەرگیز تۆ بە تەنهایی بەجێ ناهێڵم. هیچ شتێک ناتوانێت ئێمە لە یەکتری دوور بکاتەوە. گەر باوکیشت تۆی ببینایە بەم ئاسانیە وای لێ نەدەهات. ئێستا چاوە جوانەکانە ببەستە. دەمەوێت بۆ تۆ چیرۆکێک بگێرمەوە. چەند ئاسانە خاولیەکە هەڵدەگرم لەسەر شانم دایدەنم دوای ئەوەی کە دەست و چاوم شوشت لەسەر شانم دایدەگرم دەست و چاوم پاک دەکەمەوە بەم شێوەیە ئیتر دەست و چاوم پاک دەکەمەوە. بیخەمە پاکەتێکەوە؟ ناسپاس بەخۆ پاکەت لێ دەدەم. ئەوە چی بەسەرات؟ ئای خوایە دەبێت شوێنێکی لەشکار بێت؟ من باشم هیچ نییە. ئاگاداری بە ئاگاداری خۆت بە خاتون ببورن. ببورن من کلیلەکانمون کردووە تکایە دەکرێت دەرگاکە بکەنەوە؟ با لە فەرمۆ. بۆچی ناکرێتەوە؟ دەکرێت پێم بڵێ چی دەکەی؟ من چی دەکەم؟ بەڕێزت چی؟ لە ماڵەکەی من چی دەکەی؟ ماڵی بەڕێزت؟ بەڵێ ماڵی منە. واتای چی؟ شتێک بووە؟ چی بڵێم؟ خاتون بە زۆر هاتۆتە ژوورەوە دەڵێ ئێرە ماڵی ئەوە. واتای ئەو کارانە چییە؟ ئێوە چێن؟ ئێمە چین؟
لەم ڕۆژانە چی دەبیستم؟ بەڕێزە دڵنیای کە بەها نەهاتی بۆ ماڵەکەت؟ ئاخر دەکرێت کەسێک ڕێگە ماڵەکەی خۆی نەزانێ؟ ئەی ئێرە کۆڵانی گولبە نییە پلاکی بەڵێ خۆیەتی. کەواتە ئێوە لێرە چی دەکەن؟ خاتون کەواتە ئێوە لەم لێرە ماڵە چی بڕۆ دەکەن؟ دەرەوە. ئەوە چی دەکەی؟ بڕۆ دەرەوە. لە ماڵەکەی خۆم دەرم دەکەی؟ لە سەرەتاوە نەدەبووە بهێڵم بێتە ژوورەوە. ئێستا پێشانە دەدەم پێ دوایە کەس بە کەس نییە؟ بەڵێ فەرموو بیکەنەوە. فەرموون. سڵاو من ئەسکەندەریم خانە نشینی بەشی کارجێڕی فەرموون. بەڕێزە دەم خاتونە لە ماڵەکەی دەرکردووە. خوا دەزانێت کە ئەمڕۆ تووشی چی بووین. ئەو بەڕێزش قاچی خستۆتە ناو پێڵاوەکەی ئێمەوە دەڵێ ئێرە ماڵی ئەوە. دیارە کە ماڵی منە. سەیرە مرۆڤ بەیانی لە ماڵەکە دەڕاتە دەرەوە و لە گەرانەوەدا دەبینی کەسانێکی تر لە ماڵەکە دەمێننەوە. واتە وڵات ئەوەندە یاسای تێدا نەماوە؟ گەورم ئێمە 9 ساڵ دەبێت لە ماڵە دەمێنینەوە. هەموو گەڕێکیش ئێمە دەناسن. دەتوانن بڕۆن و پرسیار بکەن. ئەوە چی دەڵێ خانم؟ هەموو شتێک بە پرسیار دەبێت گەورم. لە هاوسەی خوارەوە دەست پێ بکە. خات و مەهری 6 مانگە یەکتری دەناسین و هاتوچۆمان هەیە. 6 مانگ؟ یەک هەفتە نابێ هاتووتە ئێرە. کرێکی خۆمە. کرێکی خۆتە؟ بڵێ. ببوورە ئێوە ئەو خانمان ناسن؟ نەخێر. منیش بەڕێزیان ناناسم. دەکرێت بڵێ پورە مەهری بێتە دەرەوە؟ ئێمە لێرە پورە مەهریمان نییە. پورە مەهریتان نییە؟ نەخێر. ئەو خانمەی سەرەوە دەیناسیت؟ سەلام عەلەیکوم. شتێک ڕووی داوە؟ لەم ئافرەتە بپرسن کە مریشکەکەی یەک قاچی هەیە. تۆ چەندێکە بێکە لێرە دەشیت؟ تازاتم یەک هەفتەیە. بەڕێزت یەک هەفتەیە لێرەی؟ بەڵێ خانم سەرزەمی دەوێت. سپاس. لە کام قوتابخانەوانە دەڵێتەوە؟ بنەڕەتی بنسینە. دەتوانێت لێرە ژمارە تەلەفۆنەکەیان بنووسی؟ بەڵێ. تەنها 6 ژمارە؟ بەڵام لە مێژە ژمارەکان گۆڕاوە. ئەوەیە من نەگۆڕاوە. ها بەشی بەڕێز ئەو کودەی داوا کردووە لە بەردەست نییە. ببوورە. ها بەشی بەڕێز ئەو کودەی داوات ها بەشی بەڕێز ئەو کودەی داوات کردووە لە بەردەست نییە. دەتوانیت لێرە ناونیشانی قوتابخانەکەم بۆ بنووسی؟ بەڵێ. ناونیشانی باختەی ساوایانی کتەکەش بنووسە. کچەکەم ئێستا دێتە دەرەوە. دەبێ بڕۆم بە دوایدا. بەڕێزت نیگەران مەبە خۆم چارەی دەکەم. بە جۆرەی داواکە سەردانی قوتابخانەی ئیبن و سینامان کرد. لێرە مامۆستایەکیان نییە بە ناوی زەهرا مهیر دۆست. کەسێکی لەم شێوەیەش ناناسن. سەبارەت بە باخچەی ساوایانەکەش دەمەوێت بڵێم کە تەواوی شەقامی هادی و شەقامەکانی تریش گەڕاوین. باخچەیەکی ساوایانمان نەبینی بە ناوی پەیامی دانش. ئێستا چ فەرمانێک دەدەی گەورم بفەرموو؟ ئێستا ئەتوانم گەڕێنەوە بنکە تەواو. بەڵێ گەورم. من بۆ کوێ دەبن؟ هەر ئێستا دەزانی بابەت بە مەژوورەکەت پەلەمەکە چاوەڕێکە. ئێرە کوێیە؟ بۆچی منتان هێناوە بۆ ئێرە؟ لێرە بمێنەرە و چاوەڕێکە. من دەبێ بڕۆم. ئەم شەو ڕۆژ لە دایکبوونی یاسەمینە.
دەکەم دەرگاکە بکەنەوە کچەکەم کەسی نییە توخوا تکاتان لێ دەکەم باشە من چیم کردووە ئەو تەنهایە دەترسێ تکایە دەکرێ خۆت بناسێنی؟ ئێوە چێن؟ چیتان لە من دەوێ؟ ببوورە من دکتۆر بەهرامیم بەڕێزیان خات و دکتۆر پارساژ و بەڕێزشان دکتۆر گودەرزی ئارام بە ئێمە هەوڵ دەدەین یارمەتی بەڕێزت بدەین من پێویستم بە یارمەتی ئێوە نییە من تەنها کچەکەمم دەوێ چۆن پێویستت بە یارمەتی نییە لە کاتێکدا نازانی کچەکەت لەکوێیە؟ دەکرێت کەمێک بەرگە بگری و وەڵامی پرسیارەکانمان بدەیت؟ تکایە خۆت بناسێنە. ناوی من زەهرایە نازناوم مێهر دۆستە لە نۆشەهر لەدایک بووم هاوسەرەکەشم لە ڕووداوەکانی شۆڕش شەهید بووە لەو کاتە بە دواوەش لەگەڵ کچەکەم لە تاران دەژین چی بوو کاتم بۆ تاران؟ دوای شەهیدبوونی محەممەد بۆ کاری پێویست هاتم بۆ تاران بەڵام دوای ئەوەی کە زانیم لە گۆڕستان زەهرا ناشتویانە ئیتر نەمتوانی بگەڕێمەوە بە تایبەت دوای ئەوەی کە لە نۆشای مژدە خۆشەویستان گیادەرمانی مەرجانە هەڵساوە بە بەرهەمێن من جگە لە یاسەبین هیچ کەسێکی ترم نییە کچەکەت تەمەنی چەندە؟ 6 ساڵ واتە لەدایک بوو چ ساڵێکە؟ کۆتایی 57 57 دڵنیای کە هەڵەنی؟ نەخێر باوکی کە شەهید بوو منیشە کۆتایی مانگ بووم دوای ئەوەی کە هاتی بۆ تاران بۆ چۆ ڕۆیشتی؟ لە ئێمیرێ خانوویەکم بەکرێ گرت بەڵام لە ناو راپۆرتەکە دەڵێ ئەو شوێنە هی کەسێکی ترە هەر لەوە تێناگەن دوێنێ شەو تا بەیانی بیرم کردەوە گوتم لەوانەیە بیرم چوو بێتەوە چونکە دوێنێ شەو لەگەڵ پاسێک بە یەکتری کەوتین خەریک بوو بکوژرێم گوتم لەوانەیە زەبرێک شتێک بەسرم کەوت بێ نازانم بەڵام من هەموو شتێکم بیر دێتەوە بەڕێز سەبارەت بە قوتابخانەکەشت تووشی هەڵە بووی بەڕێوەبەرەکەی گوتوویەتی کە بەڕێزت ناناسێ ئەوە ئەستەمە بڕوا بە شتێکی لەو شێوەیە ناکەم سەبارەت بە باخچەی ساوایانەکەش ناونیشانەکە ڕاز نەبوو باخچەی ساوایانی لەم شێوەیە هەربوونی نییە بوونی نییە؟ کەواتە یاسەمینی من لەکوێیە؟ ئەی خوای من چیم بەسەر هاتووە ئەی خوای من داڵەکە بەم دەوێتەوە من ئێستا دەبێت لای کچەکەم بەم تێدەگەن ئای هەمووتان درۆم لەگەڵ دەکەن من ئێستا دەبێت لای کچەکەم بەم تێدەگەن هەمووتان درۆم لەگەڵ دەکەن هەمووتان درۆم لەگەڵ دەکەن بەرم جۆ بەرم جۆ بەرم دەن بەرم دەن ئۆ بەرم دەن نایە بەرم دەن بەرم دەن بەرمدان 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 وازم لێ بێنن تکایە بەرمدان بیرۆکەتان چییە؟ قسەکانی بەڕاست دەرچوو بەڵام کاتەکان لەگەڵ یەک ناگونجێن بەڕای منیش زۆر بەڕاستگویانە قسەی دەکرد بەڵام گەر کچەکەی بەڕاستی لە ساڵی 50 لەدایک بووە باشە بۆچی دەڵێ ئێستا تەمەنی 6 ساڵە
آخر تەمەنی خۆشی بەوە ناچێت ساڵی 52 گیان بوو بێ. ئەگەر وای دابنێن کە کچەکەی تەنها یەک ساڵ لە خۆی بچووترا بێگومانە مافرەتە تووشی دۆخێکی قوڵ بووە. بابەتێکی ئالۆزە. من پێشنیار دەکەم بۆ دەستپێکی ئەم کارە پشکنینی هاڵۆسی ئەنجام بدرێ. ئاستەمە مادەی هۆشبەر بەکار بهێنێ بەڵام زەرر ناکەین منیش هاوڕام. بە یارمەتی دکتۆر. سوپاس. من بۆ کوێ دەبەن؟ لەگەڵ ئێوەمە. خۆ من شێت نیم. من منداڵەکەمم دەوێ. بۆچی منتان بەستووە؟ کەمێک بەرگە بگری ئێستا دەتکەمەوە. نامەوێت لێرە بمێنمەوە. تکایە مەجوڵێ تکایە مەجوڵێ. خۆ من نەخۆش نیم. هێورکەرەوەیە کە هەندێک جار هەمومان پێویستمان بەوە دەبێ. تاکێ من لێرە بمێنمەوە تا ئەو کاتیەکی لە نزیکەکانت دەرەکەوێت. خۆ من کەسم نییە. بە ئارامی بگەنە سەر تەختەکەی. بڕۆ ئەوە لەسەر تەختەکە دابنێ. محەممەد وەرە ئیتر. ئەلۆ گوێت لە منە چی دەڵێم؟ ئەلۆ محەممەد گوێت لە منە؟ ئێمە فەردانەمان بۆچی پڕ کردووە دەبڕن لە دوایەوە شەڕ پێدەی باکوولەکتا پێ نەکەوێت دەی بڕۆن. محەممەد ئەلو محەممەد گوێ لەم بگرە بۆ خاتری منداڵەکەت بگەڕێەوە. تکات لێ دەکەم. هەمووان دێن بۆ تارانکەتی تۆش دەڵێ وەرە بۆ شارۆسەکە تۆ نازانی لێرە چی ڕوو دەدات. ئێ ئاگداری خۆت بە بڕۆ بۆ زیاتر پێویستم بە تۆیە تکات بگەڕێ. زەهراجان بڵێ هەستم و پێمە کوێ بڵێ بۆ کوێ بڕوا بکە ئەوانە تا ئێستا 6-7 کەسیان کوشتووە. محەممەد تکایە تۆ دەکوژێن تکایە بگەڕێەوە. نیگەران مە بە زەهراجان هەموو لەدەست خوایە. تکات لێ دەکەم لەو شوێنە دوور بکەوە. گەر تۆ خۆت لێرە بووایە ئەو قسەیەت نەدەکرد. زۆر باشە کاتەگەر ناگەڕێیتەوە بڕۆ شوێنێکی پارێزرا. ئەوە چی دەڵێ؟ وتیان بڕۆ دەرەوە دەبێ بڕۆیتە دەرەوە ئەگەر بڵێن بشکێ دەبێ بشکێ ئەوە بە باشی بزانە. نامەڵێ نامەوێ نامەوێ منداڵەکە بێ باوە گەورە بێ. سیر بکە ئەگەر بگەڕێمەوە تا هەتا لە خۆم خۆش نابم دڵی مش پڕ مەکە. محەممەد ژمارەیان زۆر بوو یەکە بە یەکە خەریکەڕاومان دەکەن دە وەرە ئیتر وەرە ئیتر خێراکە. دەبێت من بڕۆم خۆتەگەڵ. مەڕۆ محەممەد مەڕۆ دەتکوژێن. ئەلو بڕۆ پێشەوە کورە وەرە. بڕۆ پێشەوە ئاگدار بە کورە وەرە.
یاسەمین دەرگاکە بکەنەوە دەرگاکە بکەنەوە بەرمدا من تەنها کچەکەمم دەوێ من تەنها کچەکەمم دەوێ بەرمدا ناهێڵم یاسەمین بەرمدا یاسەمین دکتۆر پێت وایە هێشتا کاتی نەهاتۆ بەڕاستیەکان ڕازیبی پێم بڵێ من بەڕاستی گوێم لەدەنگی بوو. تۆ دەبێت لی تێبگەی هاوسەری ئێوی ئیتر چەندین ساڵە بە هاوسەرەکەتیان گوتووە کە دایکی لە گەشت دەگەڕێتەوە لە کۆتاییشدا گۆڕی ئەویان نیشان داوە ڕێفلێکسی لەم شێوەیە نامۆ نییە دەبێت بە شێوەیەک بەتاڵی ژیانی ڕابردووی پڕ بکاتەوە کاتێک کە کاریگەری دەرمانەکان نامێن دەست بە هەرەپاسی دەکات هێشتا پرسیاری کچەکەی دەکات دکتۆر پێ ناچێت کە قسەکانی کە دەیکات هەمی خەون و خەیاڵ بێ ئەنجامی پشکنینەکان هەمووی لە نافایلەکەیە هەمووی نەگەتیڤە پشکنین مادەی هۆشبەرەکان کراوە بەڵێ ئەویش نێگەتیڤە سڵاو بۆچی بەستوتانە؟ هەردەیە بە زۆر بڕوا دکتۆر لەمە و دوا دەرگاکە بەکراوی بهێڵەرەوە خۆ نەخۆشی دەرونی نییە چیتر پێویستم بە تۆ نییە دەتوانی بڕۆی حەز دەکەی کەمێک بڕۆینە دەرەوە و هەوایەک بگۆڕین بۆچی بەو شێوێ مامەڵم لەگەڵ دەکەن؟ من داوای لێبوردن لە تۆ دەکەم ئەوانە بە خۆیانم کاریان کردووە دڵنیا بە چیتر دووبارە نابێتەوە وێنەیەکی کچەکەتت هەیە نیشانم بدەیت؟ نا لەلام نییە جگە لە من کەسی نییە خۆخوای هەیە ئەو ماوەیەکی زۆرە ئێمە لەبیر کردووە بۆچی بەم شێوەیە بیر دەکەیتەوە؟ لە قەدەری هاوسەرەکەم و ئەوەش لە خۆم و کچەکەم هاوسەرەکە دڕێک لە چ ساڵێکدا شەهید بووە؟ 6 ساڵ پێش لە ڕووداوەکانی شۆڕش خۆ 6 ساڵ پێش ئێستا شۆڕشێک نەبووە ئێوە تازە هاتوون بۆ ئێران؟ نا باشە چۆن ئەو شۆڕشت بەبیر نایەتەوە؟ ئێستا چ ساڵێکە خات و مێردۆست؟ دیارە ساڵی 63 واتە ساڵی 1363 دەتوانی بڵێ ئێستا سەرۆ کۆمارکێیە؟ بەڕێزی خامنەیی منیش دەتوانم پرسیارێک لە بەڕێز بکەم؟ بەڵێ بێگومان تاکەی دەتانەوێت من لێرە ڕابگرن؟ دیارە تا و کاتی باش دەبیەوە سیرکە خۆ من هیچم نییە زۆر تەندروستم دەبێ بگەڕێم وەلای کچەکەم گوتت کچەکەت تەمەنی چەندە؟ 6 ساڵ واتە لەدایک بووی 57 ساڵی 57 بیری چیت دەخاتەوە؟ کاتی خۆپیشاندانی خەڵکی ڕۆیشتنی پاشا هاتنی ئیمام سەرکەوتنی شۆڕش هێشتا بڵێم نابەسە سیرکە گەر من تووشی بیرچنەوە بووم کەواتە چۆنەوە هەمووشتم لە بیر ماوە لە بیرەوەرەکانت کێشە نییە واتە تا ساڵی 63 باشترە بگەڕێنەوە ببوورە بەڕێزت چیت گوت؟ بەبەست چیە تا ساڵی 63 گرنگ نییە گەر دەتەوێت دەتوانیت کەمێکی تر بمێنی و پیاسە بکەین من دەبێ بڕۆم بە گوێرەی ئەوەی کە مامۆستا بوو و سەرەتاکانی شۆڕەش هاتووتە تاران هیچ گومانێک نییە بەڵام سەبارەت بە کچێک بە ناوی یاسمین پێم وایە خەون و خەیاڵە چونکە ئەگەر بڕوا بە قسەکانی بکەین ئەو ئێستا 30 ساڵە تەمەنیتی نەک 6 ساڵ لەوانەیە ساڵی لەدایک بوونەکەی هەڵە دەڵێ ناڕاست دەکات
کێشەکە لێرەیە تا ساڵی 63 هەموو شتێکی بیر دێتەوە بەڵام ئەوەی ترنا لەوانەیە لە دوای پشکنینێکی تایبەت وەڵامی زۆرێک لە پرسیارەکانی ئێمە بداتەوە. زەهرا وەرە خوارەوە. سیر کە من هێشتا زیندوم. ئەم کارانە چیە دەیکەی؟ لەگەڵ تۆ نام هیچ شوێنێک تێگەیشتی؟ نابێ بیر لە کچەکەم بکەمەوە وەک تۆ دەبێت لە بیری بکەم. من ئەرچی خۆم بەجێگەیان ڕێک وەک ئەو کارێک کە تۆ دەتەوێت ئەنجام بدەیت. کەواتە بۆچی ڕێگری دەکەی؟ چونکە ئەم کارانەی تۆ سوودی بۆ ئەوە نییە تەنها ئازار بۆ دەگەێنێت. گرنگی نەدانی تۆ هەمیشە بەو شێوەیە بووە. تۆ چۆن دڵت هات ئێمە بەجێبی هەڵی بڕۆی؟ ئێوە هەرگیز تەنها نەبوونا. تەنها نەبووین تەنها نەبووین. ئەو قسانەمان زۆر گوێ لێ بووە. ئێستا لەکوێ کە دەبینی هیچ کەسێ نرختان نازانێت. ئێمە داوا لە کەس ناکەین. ئەی قەرزدار پێدوانی قەرزداری کچەکەت بی؟ بە من بە پێچەوانەوە زارا گیان ئێستا تێدەگەم کە نابێ نیگەران بم. دەی وەرە با بڕۆین. من تا یاسەمین نەبینم بۆ هیچ شوێنێک نایم. ئامادە بە دەبێ بڕۆین. بۆ کوێ؟ نەخۆشخانەی ئیمام خومێنی. بڕیارە سیتی سکان بۆ تۆ بگرن. بەڵام سەرەتا دەبێ وێنەیەک بگری. وێنەکە بۆ چییە؟ بڕیارە لەم ڕۆژنامە چاپ بکری خاتون. تۆ ئامادەی؟ باڵێ. تاوە بەناوبانگ دەبی ها. من بۆ پۆشاکانە بۆ هیچ شوێنێک نایم. با ئەوە بڵێم. وەرە خوارەوە.
فەرموو چای بخۆرەوە. دەست خۆش بێ. شایان نییە. تەواو بوو، دەتوانی ئەستیەوە. یارمەتیم بدە خاتوون، تکایە بکشێوە. بوەستە! تاکسی لەگەڵ تۆمە، گوتم بوەستە، تکایە! ببوورە خاتون، من بە دوای بەخسی ساوایانی پەیامی دانیش دەگەڕێم. لەم شەقامە بوو؟ 2 ساڵ پێش ئێستا تێکیاندا، ئەوە تا. دڵنیای هەمان بەخسی ساوایانە؟ بەڵێ، پەیامی دانش. لە دەست هاتوو هاوارەکەی ڕزگارمان بوو. ئاراستەی خۆم بۆ خوشکم، سەڵاوات بنێرە. زۆر سوپاس. فەرموو. ببوورە، ئێشم بە خاتوو ڕەزایی بوو. ئێمە لێرە ڕەزاییمان نییە.
بەرپرسیارەتی چییە؟ بەڕێزیان بەڕێوەبەری قوتابخانەیە. ئێرە تەنها یەک بەڕێوەبەری هەیە بە یارمەتیت، ئەوەش منم. نەکا بە هەڵە هاتووی بۆ قوتابخانەکە. نا بە هەڵە نەهاتووم. من 3 ساڵە لێرەوانە دەڵێمەوە. من مێهر دۆستم، مامۆستای پۆلی دووەم. چەند ڕۆژێک کێشەم هەبوو نەمتوانی بێم. بەڵام نازانم بۆچی هەموو شتێک بەم شێوەیە گۆڕاوە. چەند ڕۆژیش پێش هاتبوون سەبارەت بەمە پرسیاریان دەکرد. کەواتە گوتت کە مامۆستای پۆلی دووەم بووی وانە؟ بەڵێ. کامە شێفت؟ شێفتی سێیەم. دەتوانم ناوی چەند هاوڕێیەکت بزانم؟ بەڵێ خات و خێرت. من دوو مامۆستا پۆلی یەکەم، خات و حوسێنی مامۆستای پۆلی دووەم، چوارەم خات و فەلاح، پێنجەم خات و قانعی. فەرەهناس قانعی؟ بەڵێ فەرەهناس. بەڵام بەڕێستان 2 ساڵ دەبێت کە خانەنشین کراون. خانەنشین؟ بەڵێ خاتون. بەڕێز لە چ ساڵێک لێرەوانە دوکتۆتەوە؟ چ ساڵێک؟ ساڵی 6 تا ئێستا دەبێتە 3 ساڵ. لە ساڵی 6ەوە خۆ نابێتێ 3 ساڵ، دەبێتە 27 ساڵ. 27 ساڵ؟ بەڵێ 27 ساڵ. ئەی ئێستا ساڵی 63 نییە؟ هزار و 387. بەڵێ. هەوڵ بدە هێ من بیەوە. چەند تێپەڕیوە. ئێستا هەوڵ بدە خۆت کۆنتڕۆڵ بکەی خاتون. چی ڕووی داوە؟ جارێکە تووشی بیرچوونەوە بوویت. واتە ئەو ماوەیە من لەکوێ بووم؟ نا ئەوە ئەستەمە. ئێوە هەمووتان درۆ دەکەن، هەمووتان درۆ دەکەن. ئێوە بوونتان نییە. ڕاست ناکەن. دەتانەوێت شێتم بکەن. ئێوە دەتانەوێت شێتم بکەن. کاکە ڕەحیم ئەوە ئێوە لەکوێن؟ کەسێک ڕێگری لەو بکات، تکایەک ڕێگری لەوە بکەن. کاکە ڕەحیم لەکوێن؟ بۆستە دەست لە من مەدەن. بۆستە کچم دەچاوەڕێکە تۆ گوێ لە ئێمە بگرە بۆستە. دەست لە من مەدەن.
کەواتە بەڕێزت دەڵێ کە ئەم شێوازە لەگەڵ تەواوی دنیا جیاوازە وانە؟ ڕای بەو شێوەیە سیرکەن ئەو وڵاتانی تر کە ژمارەیان ناگاتە 450 بەو شێوەیە کار دەکەن کە ئەو خانانەی کە پێویستن لە چاو کارەکانی تر دەیهێنە دەرەوە. دواتریش بەهۆی پشکنین و کاری ورد لەگەڵ خانەکانی تر پەیوەندی دەکەنەوە کە ئەمە لە کاتی چارەسەرەکەیدا دەبێتە هۆی دروستبوونی چاوێکی تەندروست. بەڵام بە شێوەی داهێنەرانەی ئێمە کە لە دنیادا بۆ یەکەم جارە خەریکە ئەنجام دەدرێ چیتر پێویست بە چاوی تەندروست ناکات. دەکرێت بە دوو چاوی زیان لێکەوت و چارەسەر بکرێت. ئەمەش ئەو کارەی زۆر ئاسان کردووە بۆ ئەو کەسانەی کە باری داراییان زۆر باش نییە. سوپاست دەکەین. خات و محتەرەمی ئێستا گرنگ نییە کە ئاسی زیان کەوتنی چاوەکان چەند دەبێ؟ نەخێر. تەنانەت دەتوانم بڵێم کە هەر کەسێک لە زیگماکیشەوە نابیناوێت دەکرێت سوود لەو بیرۆکەیە وەربگرێت بێگومانم لەوە. خانم دەکرێت باز لەو بکەیت کە چۆن بتوانیت بوێری ئەوە بە خۆت بدەیت کە کارێکی لەم شێوەیە ئەنجام بدەیت بەڕاستی ئەوە کارێکی گرانە. من دڵنیام کەسێک لە شوێنێکی ئەم دنیاە دایکم هەموو کەسێکی منە. ئەو لە تەواوی کاتەکانم لەگەڵم بووە، هەمیشە نیگەرانم بووە. من هەر کارێک کە کردبێتم بۆ خاتری ئەو بووە. من هەمیشە توانای خۆم بەکاردێنم بۆ ئەوەی ئەو خۆشحاڵ بکەم. من لێرەوە شانازی بۆ دایکەیە دەکەم و هیوادارم لە هەر شوێنێکە هەیە لەوێوە کچەکەی ببینێت و شانازی پێوە بکات کە بوونەتە هۆکاری ئەوەی گەوهرێکی گەورە دروست بکەن و ببێتە مایە شانازی وڵاتەکەی. دەڵێم خراپ نییە میوانداریەک وەگرین ها؟ بیرۆکە چییە؟ قەڵە باڵغی ناکەین تەنها خۆمان و ناسیاوەکانمان و هاوڕێکانمان و هاوکارەکانت دەتوانین بیخێنە ڕێستۆرانتێک بێ ئەوەی تووشی ماندووبوون و چێژ لێنان و شت بووین. پێ چۆنە؟ باشە. ئەگەر بۆ گەشتێکیش بڕۆین بۆ باری دەروین خراپ نابێ. کەش و هەوای ئێستا زۆر باشە. دەتوانین چەند ڕۆژێک مۆڵەت وەرگرین و لەم قەڵەباڵغێ دوور بین. ها؟ چی دەڵێ؟ ڕازی؟ بوەستە! بوەستە! پێت دەڵێم بوەستە! بوەستە ئەڵێم بوەستە! ئەوە چی دەکەی؟ دەتەوێت بۆ کوێ بڕۆی؟ ئەو بۆ کوێ دەڕۆی؟ یاسەمین! یاسەمین! با بڕۆینەوە ماڵەوە ئیتر بۆ ئەمڕۆ بەسە دەمێکەمێ بچوو بدەین با بڕۆینەوە ماڵەوە. من شێت نیم ئەوە دایکم بوو. بێگومان بەم شێوەیە نابێ ئەم قسانە چێت تۆ دەیکەی بەڕاستی ئەو شتانە نابێ هەرگیز باسی بکرێ. سیر کە موشتەری هات. سڵاو فەرموو. سڵاو یەک ژوورم دەویست. بەڵێ تکایە ناسنامەکەتم دەرێ. لەلایەم نییە. هەر ئەوەم هەیە.
فەرموو کارتی کارمەندی ناسنامەیان کارتی نیشتیمانی پێویستە. کارتی نیشتیمانی؟ ئەگەریش گۆڕا بێ خۆ کەسایەتی من نەگۆڕاوە. باڵێ تۆ ڕاست دەکەی. دەتوانم داوا بکەم چەند خولەکێک بفەرمووی؟ کوانێ زاهرا لێرە بوو ئەوتە دۆزیمەوە. ئەهلۆ بنکەی پۆلیسە؟ ئەو وێنەی بە منتاندا بوو خاوەنەکەی ئێستا لێرەیە. بەڵێ سەبارەت بە نەخۆشەکە پەیوەندیم کردووە. بەڵێ لێرەیە. گەورم بەڕێستان فەرمووتان کە لە نەخۆشخانە ڕای کردووە. ئێستا لە پرزگە هۆتێل دانیشتووە. من ئێستا چی لێ بکەم؟ بەڵێ گەورم لە هەر کاتێکدا لەوانەیە بڕوات. خۆ من ناتوانم دەستگیری بکەم. کەواتە زووەرن. سوپاسان دەکەم زووەرن. خاتون تۆ باشی؟ دەتوانم یارمەتیت بدەم؟ تۆ لەگەڵ خاتون؟ دایکە وەرە یارمەتیم بدە. من ئێستا دەگەڕێمەوە. ئەوە بۆ کوێ ڕۆیشتی؟ من 20 بۆ 22 ساڵ دەبێ مامۆستایەکم هەبوو. ڕێک وەک ئەو پەڕێزە بوو. قوتابخانەیەک وانت دەخوێند؟ ئیبن سینا. پۆلی دووەم؟ باڵێ. دەتوانم ناوی بەڕێز بپرسم؟ موژگان ئیلاهی. هەمان ئەو موژگانە بچکۆڵانەیە کە لە ڕێزی یەکەمدا دەنی؟ باڵێ. ئەم وێنەی کەسێکە کە بەتوندی تووشی زەبرێک بووە. بە نزیکەی هیچ شوێنێکی تەندروست لە مێشکی نەماوە. ئەستەمە خاوەنەکەی ئێستا زیندوو بێ. پێم وایە وێنەکان بەهەڵە ناردووە. واتەوەی خاتوو مهێردۆز نییە؟ بە دڵنیاییەوە نا. هیچ هەواڵێک نییە؟ هێشتا نا دکتۆرە. ئەم جۆرە نەخۆشانە زوو دەدۆزرێنەوە. 110 مانەگەدار کردوتەوە. بە دۆ دەستچوون بکەن بزان وێنەکان لەکوێن. ئەو خوالی خۆش بووە ژیانی خۆی بۆ گوڵ دەدا. خۆز کە دەڕۆیشتین بۆ باشی زارا. دڵت دەکرایەوە دایکە. بەڕێزت کە دووبارە دەست بە جوڵە کردووە. من دایدێنێم؟ دەستەکانت خۆش بێ.
ڕۆژنامەی ئەمڕۆت بینیوە؟ ها؟ ڕۆژنامەی ئەمڕۆ کۆمەڵێک کەسیان دانەوە بۆ دۆزینەوەیان زۆربیان ناناسم لەوانەیە لەگەڵیان بینە ناسیە و ئەیتر کاتی ئەوەیە ئەو میوانداری کە سعید باسی دەکات ڕێکی بخەین بیرۆکەیەکی باشە ها میوانی چی؟ من هەر تااقەتی شتانەم نییە هەرچی ئاهەنگ هەیە ڕادەکات بۆ باری دەرونیشت باشە گیانەکەم کەمێک کارەکانت کەم بکە و گرنگی بە سعید بدە هایلەوە بەڕێز دکتۆر فەرزینی ئازیز چی بوو یادی ئەمەت کردووە؟ فەرموو میوە بەڵێ گوتن لاپەڕی چەند؟ ئەها دۆزیمەوە بەڵێ خۆیەتی بۆچی؟ ئینشەڵا خێرە زۆر سوپاس دواتر خۆم پەیوەندیت پێوە دەکەمەوە یاسەمین دایکت کەی تووشی ڕوودا بووە؟ چۆن؟ تۆ بڵێ ساڵی 63 هەواڵێک لە ڕۆژنامە هەیە کە زۆر سەیر و سەمەرەیە سەبارەت بە دایکتە وێنەکەشیان چاپ کردووە چی نووسراوە؟ خات و زەهرا مێهر کە بەڕێزیان تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە شەوی ڕابردوو لەوانەیە هەڵێک هەبوو بێ شتێکی لەم شێوەیە ناکرێت ڕاست بێ من دڵنیام ئەمە ڕاست نییە دڵنیا بە خات و قانعی لە سندیکایەکی تایبەتی کار دەکات بەڵام ئێستا لەوێ نەبوو ئەوە ژمارە و ناونیشانە نوێیەکەیەتی زۆر لێرە دوورە؟ زۆر نا لەسەر شەقامی گشتی پاستۆرە زۆر سپاس من دڵنیام ئەو دەتوانێت یارمەتیم بدات هیوادارم بەڵام سەرەتا دەبێ ئاگاداری بکەمەوە تا تووشی پەشۆکی نەبێ خات و قانعی سڵاو خاتون من موژگان ئیلاهی لە قوتابیانی کۆنی قوتابخانە ئیبن سینام پێم وایە ئیتر ئێرەیە گەیشتین پلاکی 157 من چاوەڕێت دەبم تا دەیتەوە لەوانەیە زۆر بخانێ تا ئێرەش زۆر مادوم کردی تۆ ئیتر بڕۆ ئازیزەکەم ئەم قسانەتیە جارێ پەیوەندی بکە کە کارەکەتان تەوا بوو پەیوەندیم پێوە بکە بێمەوە بە زۆر سپاس گەر پێویست بکە بە دڵنیاییەوە بەڕێز دکتۆری بەهرامی بەڵێ سەلام و کاتە باش سڵاو فەرموو فەرموو سڵاو بفەرمونون بفەرمونون ببوورە ئەوانەتان لەکوێ هێنا؟ ئەم بەڕێزە دایکی بەڕێستە؟ بەڵێ خۆیەتی گەر وایە بۆچی دەڵی وەفاتی کردووە؟ لەبەر ئەوەی کە ساڵی 16 وەفاتنامەی بۆ دروست کراوە خەڵکێکی زۆریش لە پرسەکەی بەشدار بوو بەڵام بەڕێزیان لە ژیاندایە هەر دوێنێ لەسەر ئەو کورسیە دانیشتە بوو دانیچە هەیە من بەرەوە سڵاو 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 بەڕێزت دەبێ خات و یاسمینی
ئێستا تەمەنت 30 ساڵەوە نیە؟ بەڵێ. دایکیشت مامۆستا بوو. قوتابخانەی ئیبن سینا. خۆیەتی. ئەو لەو کاتەوە خەریکە بە دوای بەڕێزت دەگەڕێ خاتون. بەڵام لەگەڵ مێشک ناگونجێ. بەدڵنیایی و هەڵەیەک هەیە. هیچ هەڵەیەک لە ئارادا نییە. دڵنیا بن. بڕوا ناکەم. گەر بەڕێزت لە شوێنی ئەو بوو بای لە شارێک کە کەست نەبێ بۆ کوێ دەڕۆشتی؟ ئەوەش چەند وێنەیەکی هاوسەرگیریەکەیانە. هاوسەرگیری ئەوە تە بەڕاستی ئەوە یاسەمینەکەی منە؟ ئاخر ئەو ئیتر کچێکی 5 ساڵان نییە. ئەو بۆتە خاتوونێک. ئەوەش هاوسەرەکەیەتی ناوی ئاغا سەعیدە. سەعید ئاریانپور زۆر باشە. هاوسەرەکەی پیاوێکی باشە. پورە مێهری زۆر باسی دەکات. پورە مێهری لە بیرم کرد بیڵێم دوایەوە کە بەڕێزت تووشی ڕووداوە بووی. پورە مەهری بە 1000 حاڵ کاریاسەکانی تاوا کرد و گەورەی کرد. گەر بڵێم لە هەردایکێک زیاتر ئەگەی لەو بۆ درۆم نەکردووە. هێشتا باوەڕ ناکەم کە بەڕێزت لێرەی. هەر بەڕاستی ئەم هەموو ساڵە لەکوێ بووی؟ هیوادارم بەڕێزت بە مەمەڵێکە چیم بەسەر هاتووە. ئێمە تەنها ئەوە دەزانین کاتێک دەدوست لە شەقامەکە تێپەڕی. پاسێک خۆی بە تۆدا کێشە و دواتریش ڕاستە پاسێک بەڵام هیچ بەسەر من نەهات. ئارام بە زەهرا گیان. دایکە ناکرێت دەستی لێ بدرێ. خوێنبەربوونەکەی زۆرە. ئەو چۆنە هێشتا زیندووە؟ گوتمان لەوانەیە بەڕێزت بیڵێ ئێمە لەگەڵی شیر بووین. شتی لەم شێوێت تا ئێستا تۆمار نەکراوە. کە لەی سەری وێرانە. هەموو ئەو کارانەی بە مێشکمان هات ئەنجاممان داوە. ئێستا تۆ چ فەرمانێک دەدەی؟ بیگوازنەوە بۆ ICU وێنەکانیشی ببەن بەپەلا. کەواتە من چۆن دووبارە گەڕامەوە ئەو دنیاە؟ بەهۆی بەرگەگرتنی خۆتەوە بووە وە تۆ تا ئێستا نەڕۆویشت و تابگەڕێتەوە. واتە من هێشتا زیندووم؟ پێداگری خۆتە ئەی ناڵێ کە نیگەرانی یاسەمینی؟ یەکەم جارە من ڕوبەڕووی شتێکی لەم شێوەیە دەمەوە. ئەمە بەڕاستی مۆعجیزەیە. ئەگەر بە چاوەکانی خۆم نەمبینایە ئەستەم و باوەڕم کردبە. لەم دۆخەدا تەنها کۆنسۆلی پزیشکی ئەتوانێت ئەنجامی هەبێ. نەدەتوانم نەشتەرگەری بکەم، نەدەتوانم بەجێ بێنم. دەبینی کە بەم کارانت هەمووان خستۆتە چ دۆخێکەوە؟
بۆچی کە لە ڕقی دەکەیت ئیتر کاتی ئەوەیە کە بڕۆین بە خۆڕایی هەوڵ مەدا من کچەکەم تەنها جێ ناهێڵم ئەو هیچ کەسی نییە بڕوا بکە ئەو بە تەنها نامێنێ دووبارە ئەم جۆرە قسانت کرد ئەگەر داهاتوەکەی ببینی ڕازی دەبی واتە ئێستا ئێمە هەر لە ساڵی 63ین بەڵێ وە تۆ لەمەوە کاتی شت نییە کەواتە ئەمانە چین هێشتا ئەمانە کاتیان نەهاتووە لە ڕاستیدا ئەوانە بەشێکن لە داهاتوو یاسەمین لەمە زیاتر بەرگە ناگرێ ها دەبێ بێت بەڵام هەرچەندە زووتر ڕازی بی ئاسوودەتر دەبی بەڵام من هێشتا یاسەمینم نەبینیوە بینیت نا بەڵێ لە تەلەڤیزیۆن بۆ خۆی بۆتە کەسێک زانایەکی بەناوبانگ و سەرکەوتوو ئافرەتێکی نمونەیی دڵنیا بە دوای هاتنی شت دەتوانی ئەو ببینی ئەوە بزانە تۆ بەم ئاسانیە لەم دنیای واز ناهێنی بوەستە سەبارەت بۆ هەموو چاکەیە کە لەگەڵ کچەکەی من ئەنجامتان داوە سوپاسان دەکەم بەنای منیش زۆر سوپاسی پورە مەهری بکەن بۆکوێ تازە دەمەویست پەیوەندی بە یاسەمین و ئەوانەوە بکەم ئەوانیش بێن ئیتر ناتوانم لەوە زیاتر بمێنمەوە
باشی؟ هەرگیز بۆ شێوەیە باش نەبووم. خۆشحاڵم ئەمە دەبیستم. بڕۆین؟ هەر شوێنێک کە تۆ بڵێ. ئەو گەشتەی کامیشە باست دەکرد. هێشتا لە شوێنی خۆیەتی؟ هەر کاتێکە بتەوێ. کەواتە سەرەتا دەبێ میوانیەکیش بدەی. ڕازیم. لە ناو ڕێستۆرانتیژ نییە ها؟ خۆ ئەویان ناوازەیە. ڕاستی ئەو گوڵانە لەکوێ هێنا؟ کەمێک سەیرە. جوانەوە نییە؟ بێگومان لەگەڵ پێکەنەکانی تۆ شتێک شترە.